یەک شتی بابم دەجێڕمەوە کە دڵنیامە بابم یەکێک دەبیلەوانەیە کە خوای گەورە ڕەحمی پێ دەکا لەبەر چ لە کۆچڕەوەکەی کە ڕۆیشتین ئەمە ئەو وەختی وەزعمان باش بوو تەبیعی وەزعی مادیمە بە کێرەدا ڕۆیشت یەکەم جار خراپ بووین دوایە باش بووین دوای خراپ بووینەوە کاتێککە بابم نەخۆشکەوت و چکەم و چۆشتی نەبوو دە منداڵی هەبوو 5 خوشک و 5 برا بووین ئیدی مەساریفەکان زۆر بوو ئەوەی هەمان بوو فرۆشتمان دوایە کە پاش ئەوەی ئەم بووم و دکتۆر وەزعی مادیمان باش بووە یعنی بەو شێوەی بوو لە کاتی هەبوونی بووین کە کۆچڕەوەکە ڕوویدا ئەو وەختی وەزعمان زۆر باش بوو دوو لۆری هینۆمان هەبوو لۆریەکی دا نەزمەدینی گوتی نەزمەدین بڕۆ خزمەکانی جێمەدیە سوارکە واز لە مار و شتی بینە ئەشەو مەشەی واز لێبینە بڕۆ خزمەکان لەو لۆلێ بارکە لۆریە چیش ئەمە لە مارێکە جیرانمان و خزممان و یعنی ئەمن کە کوڕی بابم بوویمە واللهی هەتا نزیک حاجی ئۆمەرانی ئەمن لەناو لۆری بە پێوە ڕاوەستایمە یعنی لۆری جێم نەبوو لێ دابنیشم تەسەوڕ بکە یعنی چەند کابراایکی حەزی لە خێری و لە پیاوەتی و لە چاکەی بووە یعنی نەک هیچمان نەبرد نەک مارمان نەبرد کە من کوڕی بی بوویمە جێم نەبووە دابنیشم لە بیرمە بە پێوە ڕاوەستا بووم لە ڕوکنی لۆریەکەی بەڕاستی کەسانی باش و ئینسانی باش لەو مووقفانە بەدەردەکەن ینی بابم قەت مادەی لەکنەوە نەبووەتی جانی عالمێ گرنگە لە بیرمە جیرانێکمان هەبینایی مامەولی خەساب بوو ئێستا وەفاتی کردیە خێزانەکەی ناوی مریەم بوو ئەوانە لەگەرمان هاتن زیینە یەکەشت کە هەبوو جیرانە شتەکەمان هەبوو لە پشت ینی هەر لە مەنتقەی مەبوو ئەوانش ساریان نەبوو کوتی وەرە سوار بن برێن ماری داپیرم و خزمەکانی خۆمان و ینی مهمە لەو ڕۆژەیدا کابرا ئەشای خۆی نەباتن خەمی خەڵکی بیتن لۆیەکە و لە ڕۆژی تەبیعی لە ڕۆژی ئازادکردنی کەرکووچێ بابم فڕنیەکە بوو نایک وەستاکەریم بوو گوتی بۆرە نانی دروستکەن لەو پێشمەرگەی چەند ئارد و نەفتی کڕی یعنی ئەو ڕۆژی ئازادکردنی کەرکووچێ ئەمن بریندار بووم برینداربوونی من هۆکارێکی زۆر باش بوو بابم بەهەژێنیتر ئەمن و ئازاد و شاخەوان کە ئامۆزای بابم بوو توش بە حادیسەکی ئەمە کوردایەتیمان دەکرد چونکە ئەمنە وەختی نەوجەوان بووم گەنج بووم یعنی ئەو وەختی خەڵک ئەو کوردایەتی ئەو حالە نەبوو کە دەرین کوردایەتی تامی هەبوو کوردایەتی لەزەتی هەبوو پێشمەرگە ناوەکی پیرۆز بوو خەڵک ڕسمی لەگەردەگرت لە بیرمە خزمەکمان کە لە شاغ بوو هات بۆ خوارێکە هەموو ینی ڕسمەشی مامەڕیشەی لە قەڵاتێ بوو خەڵک دەچوو ڕادەوەستا سڕێ دەگەر ڕسمی لەگەر مامەڕیشەی دەگرت ئەمن وەکو مۆزەفەچی وەکو دکتۆرێک لە خەستخانەی حکومی ئەگەر هەموو شتەکان متەوەفر بایە بیرم لەوەی نەدەکرێت بنم خێر خوازان وەرن خێرێ بکەن فەقیری هەیە با یارمەتی بدەیت ئەگەر کوردایەتێکە بەرهەمەکەی جوان باە دڵنیا بە خەستخانەی میهرەبانی دروست نەدەبوو دڵنیا بە ئەوەن دوێنم ئازاری خەڵکی دیتیە ئەوەن دوێنە ئازاری فەقیرم دیتیە میهرەبانی هەڵێنجراوی ئازارەکانی خەڵکی بووە ئەمن دەتانم برێم 3 ساڵ دکتۆری ئیخسایی بووم عیادەم نەبوو عیادەمدا نەچوومە کەرتی تایبەت ئیشی کرد تایبەتم نەکرد ئەمن هەموو مەراحیلەکانی ئیقامە قودمای واللهی ئەمن 1 دینارم لە خەستخانەی تایبەتی ئیش نەکرد باشە یعنی نەچوومە کەرتی تایبەتی ئیشێ بکەم چونکە ئەسڵەن طموحی پارەم نەبووە طموحی ئەوەم هەبوو کە خێرێ بکەم بەڵام خەستەخانەی حکومی کۆلاپز بوو قەپات بوو یعنی نەخۆشێک داهاتەکەنە من کۆمی هات بۆ دەرێ من جەڕاح بووم مەرحەمەک نەبووی لۆی بنووسم لەو خەستەخانەیە هەدەبا بیستە دەرێ ئەمەلیاتی بیست بە نەمدەتانی لە بۆی بکەم ئێستا دەرێن لۆ ناتانی ئەسڵەن ئەو پرسیارە جارێکیان حاکمەک لێی پرسیم گوتی گەر خێری دەکرێت لە خەستخانەی حکوومەتی ناکەیت چکە تیناگە لە ئیشەکەی لۆی ئەو قسەی کرد مەسەد ئەمنۆکو دکتۆرێکی جەڕاح لۆم هەیە لە مانگەکی 2 ڕۆژ عملیاتی بکەم لەکن حکوومەتی 28 ڕۆژ لۆم نییە عملیاتی بکەم لۆم نییە ناتانی وەکو ئەوەی مامۆستایەکی ئینگلیزی ناتانی بچیتە مەکتەبەکەی کە ماروخان دەرسی ئینگلیزی برێتەوە دەبیت تربیە دایبنێتون و دەرسیە بی مەلایەک ناتانی بەکەی خۆی بستە سەر هەرمین بەرەکی خۆتبەی بدا با مەلابیتر دەبی ئەو قاف دایبنێت دکتۆری ژوایە لە وەزارەتی و دایرە سەحە و جەدوەل هەیە و خشتە هەیە ئەتولۆت هەیە ئەو ڕۆژە ئەو ڕۆژەی داوام بکە ئەدی ڕۆژەکان کە چ بکەم